caminha cá, vou escutar cá isso, você escuta, aí você já lê na escuta, escuta isso de pia aí. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له الكبير المتعال ذو الجلال والعظمة والإكرام لا إله إلا هو الملك العلام وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. چەندوانە و پەند و ئامۆژگاری و دەرسێک لە ڕووداوی زەمین لەرزەکەی کوردستان بە تایبەتی و ناوچەکە بەگشتی ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. زەمین لەرزە یان بوومە لەرزە ئەسباب و هۆکاری خۆی هەیە و عیلاجی خۆیشی هەیە. بۆیە بەڕاستی لەم کاتەدا کە میلەتمان بە قەیرانێکی زۆر ناخۆش و ناهەموارە تێدەپەڕێت و ئەو زەمین لەرزەشی هاتە سەر، گرنگە ڕاچڵەکەین بیرکەینەوە، پرسیارێک لە خۆمان کەین: ئێمە کەین؟ ئێمە چین؟ هێزمان دەسەڵاتمان چەندە؟ چیمان پێئەکرێ؟ ئادەی لەو کاتە ترسناکەدا کە زەمین لەرزەکە ڕوویە چیت پێئەکرا؟ کێ فریای کێئەکەوت؟ هەموو کەسێک هەموو ئاواتی ئەوە بوو خۆی لە ماڵەکەی بێتە دەرەوە، مناڵی چی و دایکی چی و گرنگ ئەوەیە خۆم ڕزگارکەم، نەفسی نەفسی. ئەگەر ئەم جارەش لەو بوومە لەرزەیە ڕزگارمان بوو، دڵنیا بن مسڵمانەکان هەرگیز لە مردن ڕزگارمان نابێت. هەمیشە خۆمان حازر بکەین و ئامادەکەین بۆ مردن، یادی خوا زۆر بکەین، یادی ناو قەبر زۆر بکەین، لەگەڵ خوای گەورەدا سوڵح بکەین ئینشاء الله. دڵنیا بن خوای پەروەردگار بە سۆز و بە ڕەحم و بە بەزەیە ئینشاء الله. بترسین و خۆمان ئامادە بکەین بۆ ڕۆژێک کەس فریای کەس ناکەوێت، کەس ئاگای لە کەس نییە، هەموو کەسێ مەشغوڵی خۆیەتی و کردەوەکانی خۆیەتی. داخی گرانم، بوومە لەرزە و زەمین لەرزە باڵاخانە و کۆشک و ئوتێلەکانمان ئەلەرزێنێتەوە و ئەلێرێنێتەوە، بەڵام دڵەکانمان نالێرێنێتەوە. دڵەکانمان وەکو خۆیان وان فهي كالحجارة أو أشد قسوة
بگرە دڵەکان ناهەژێن وەکو بەرد ڕق و سەختن بگرە خراپترن گرنگە بوومەلەرزەکان بکەینە هۆکاری گڕوتینێک بەینی خۆمان و خوای پەروەردگار خۆشکەین خوا لە خۆمان ئاشتکەینەوە ئادەم و حەوا مسڵمانەکان خوا خستن یە بەهەشتێکەوە تەنها یەک سەرپێچی خوایان کرد فأزلهما الشيطان فأخرجهما مما كانا فيه شيطان لخشتي بردن زفري في بردن خلطان دني فأخرجهما مما كانا فيه خوايت الوردقار لو ناظوا نعمتيك أواني تيابو دريهنا وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين خوايت الوردقار بيفرمون برونا خواروا نزلم بنا وبو دنيا لوي هتا ماويك او شويني استقراري ايوه بيسر ارز لوي جيان بسر برن تنها تاوانكيان يك تاوان بو يك جار سرپێچی خوایان کرد پرسیارە لە خۆمان بکەین باشە ئادەم و حەوا سەلامی خوایان لەسەر بێ خوای گەورە وا عەقوبەیان زوڵمیان لە کەس کردبوو مافی خەڵکیان پێشێل کردبوو وڵاتیان تاڵانفرۆش کردبوو بەسەر قوتی خەڵکەوە معاملەیان کردبوو موچەی خەڵکیان بڕی بوو تەنها یەک گوناح الذنب يدمر العباد والبلاد مسلمان گوناحێک گوناح شار و وڵات و عیباد و بەندەکانی خوا تەدمیرەکات لە ناوی ئەباد گوناح بەکەم مەزانن گوناح زۆر خەتەرە زاناکانە فەرموون کاتێک ئادەم سەرپێچی خوای کرد لەو درەختەی خوارد جلوبەرگی لەبەردا کەنرا ڕوود بوویەوە ڕای کرد نێزانی چی بکە خوای ڕەب العالەمین وەحی بۆ کرد فەرمووی ئەتەفیڕ منی یا ئادەم ئادەم لە من ڕائەکەی بۆ کوێ ڕۆی هەمووی مڵکی من نییە چی ئەکەی فەرمووی لا والله بل حەیاء منکە یا ڕەبی بەڵکو شەرمت لێ ئەکەم کە من سەرپێچی تۆم کردووە ڕائەکەم با بیرێکەینەوە ئەم هەموو موسیبەتانە ڕوەکەنە ئەم وڵاتە بني إسرائيل هاتنا خزمتي موسى على نبينا وعليه الصلاة والسلام خواباتك على القرآن أفرمي قالوا أوذينا من قبل أن تأتينا ومن بعد ما جئتنا وتيان أي موسى سلامي إخوان لسربيه برلوي توبي بولاي إيما هر سزا أدراين إيما هر سزا أدراو بوين هر عذاب ما نتشيش هر فرعون أي توستان بينوا ودواء وشكتو هاتوي خرابتر استزياتر عقوبة من أدا سزا من أدا أمان كجي خواهي قرف موسى عليه الصلاة والسلام فرموي خواه فرمي موسى فرموي قال عسى ربكم أن يهلك عدوكم نزيكا رجاء خواهي پروردگار دژمنەکەتان بە هیلاکەتا بەرێت لە ناوی بەرێکە فرعەونە ئەمە یەکەم لە ناوی بەرێت دووهەم وەیەستەخلیفەکم فی الأرض و ئێوە بخاتە شوێنەکەی ئەو میراتەکەی ئەو بۆ ئێوە بێ بتان کا بەجێنشینی لەسەر ئەرزا شوێنەکەی ئەو پڕکەنەوە فەیەنظوڕ کەیفە تەعمەلوون ئێوە چەوساوە بوون فرعەون لە ناوە چێ ئەمجا خوای پەروەردگار سەیرتانەکا بزانێ ئێوە چی یەکەن دژمنەکەتان لە ناوە چێت بزانن ئێوە چی یەکەن خوای پەروەردگاریش فەرمووی بە گەلی کورد ئەوە دژمنم لە ناو بردم ئەوە سەددام بوو زەلیلم کرد ڕسوام کرد لە ناوم برد بە چاوی هەمووتانەوە کرا بە پەت و بە قەنارەدا جەیشی نەما و پارەی نەما و کۆشکی نەما و تەفرەت و نابوو
و ئێوەشم هێنا کردم بە جێنشین خوا فەرمی ئەوە کەرکووک بە شار و بە دێهات و بە نەوت و بە پترۆڵ و بە غازیەوە خوا فەرمی ئەوە گومرگەکان خوا فەرمی ئەوە مەتار و تەیارەکان خوا فەرمی ئەوە سەیتەرە و ئەوە دەسەڵات خوا فەرمی ئەوە پارە و موچە و ئەوە هەموو شتێ لەبەر دەستانە خوا فەرمی ئەوە هەموو شتێ فەیەنظوڕ کەیفە تەعمەلون هەموو نعمەتێکم خستە بەر دەستان بزانم چی ئەکەن ئێوە ئادەی بەنی ئیسرائیلی کورد چیتان کرد بەرهەمەکەتان چی بوو بەرەو کوێ ڕۆشتن ئەزانن چیمان کرد دەسەڵاتمان خراپ بەکارهێنا تەزویری ئینتیخابی زڵم موچەبڕینی خەڵکی بێموچەی داماوی قڕبەسەر دزی ئای بەدەستی خۆمان چیمان کرد لە خۆمان ئای چستەمێکمان کرد ئتر فەئەخرەجەهما مما کانا فیه ئەبێ ئەو نیعمەتەی کە ئێمەی تیا بوو لێ دەرهاتین نعمەتی خوامان خراپ بەکارهێنا خراپ جوڵاینەوە لەگەڵ یەکتری بۆیە عائشە فەرمووی يا رسول الله صلى الله عليه وسلم أنهلك وفينا الصالحون ئایا ئەگەر پیاوچاکمان تیابێت ئێمە لەناو ئەچین قال نعم إذا كثر الخبث پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی بەڵێ ئەگەر تاوان و پیسی و خراپە زۆر بوو باش و خراپ لەناو ئەچێت أتهلكنا بما فعل السفهاء منا يا رب ئایا ئەگەر لەناو ئێمەیە کۆمەڵێ خراپەکار هەبن خوایا ئێمە لەناو ئەبەیت خوای گەورە فەرمێ بەڵێ مادام ئێوە قسە ناکەن غیرەتتان ناجوڵێ بەرامبەر بە تاوان لەسەر ئەرزا قسە ناکەن تاوانکار زۆرە ئێوە نەهی لە منکەر ناکەن باش و خراپ پێکەوە ئەسووتێ یعنی ئینسان وای لێیە تاوانی براکەی هەڵەگرێت بەهۆی تاوانی بەرامبەرەوە ئەمیشتیا ئەچێ کەشتێکەیە کە غەرق بوو باش و خراپ هەمووی غەرق ئەبن بەڵام ئەگەر نەهیکەین لە منکەر فەرمانکەین بە چاکە مقاطعەی تاوانبار بکەین مقاطعەی عاسی بکەین ئەوەی سەرپێچی خوا کات ئامۆژگاری بکەین بەردەوام بوو شوێنی نەکەوین ماستاو بۆ ئەهلی مەعاسی و تاوان و دز و عارەخۆر نەکەین ئەگەر چاک بووین وازمان لە تاوانکار و تاوانی خۆشمان هێنا ئەوە دڵنیا بن خوای پەروەردگار بەهۆی عقوبەی ئەوانەوە ئێمە تیا ناچین و ئێمە لەناو نابات بەڵام ئەگەر بێدەنگ بووین هەر ماستامان بۆ کردن هەر چەپڵەمان بۆ خراپکار لێدا دڵنیا بن باش و خراپ پێکەوە لەناو ئەچێت مسڵمانەکان ئەم کەونە ئەم بوونەوەرە و بالذات ڕاقیترین کەس لە کەونا فریشتەی خوایە مەعسوومن بێتاوانن ئەم فریشتانە ڕقیانە لە گوناحکار غیرە ئەکەن کاتێک گوناحکار ئەبینن پێیان ناخۆشە هەر سەرەتا کە ئادەم دروست بوو هەڵوێستەیەکیان کرد ئەتەجعەل فیها من یفسد فیها ويسفك الدماء سوێند بەخواوە ئەزانی فریشتەکان لە 2007 ئەم قسەیان کردووە من يفسد فيها ويسفك الدماء وأزاني أمثال أم قسەیان کردووە ئەم قسەیە کەی کراوە فریشتە ئەم قسەیە کاتێک کردویانە ئەرز ئاوەدان نەبووە کەسی تیا نەبووە لە ئاسمانە ئەم قسەیان کردووە پەروەردگارە کەسەیە خەیتە سەر زەوی کە زەوی فاسد کات و خراپی کات و خوێن بڕێژێت تو خوا چ کاتێ بە ئەندازە ئێستا خوێن ڕشتن هەیە ئینسان چەند سووکە چیەکرێ بەم ملەتە داما و ژێردەستانە تەنها لەبەر ئەوەی کە کەلتورمان لەگەڵ کەلتوری عەبادیە ناگونجێ زمانمان لەگەڵ زیانی ئەوە ناگونجێ ئەرزمان لەگەڵ ئەرزی ئەوە جیایە سنوورمان جیایە کاکە کەرکووک کوردستانە برا مام جەلال ئەیوت کەرکووک حشتری تیا ناژی کوردستان
لەسەر ئەوەی کە خاکمان جیایە کلتورمان جیایە مەزەبمان جیایە بۆ ئەمان لێەکەی بۆ هەڕەشەمان لێەکەی بزانە فریشتە چ قسەیەک لێ کرد سەرەتای دروستبوونی کەون من يفسد فيها ويسفك الدماء خوێن ڕشتن تاوان خراپە خوای گەورە ئیتر چۆن عقوبەی خۆی نانێرێت بۆیە زانەکان دەفەرمون تغار الملائكة أن يوجد في الأرض من يعصي رب العباد ملائكة وفرشتكاني خوا غيرة أيان غيركات كسر لسر أرضو لسر زوية تاوان بكات أوان فيها ناخوشة قابل تنها قتلكي كت خواتي لينا كت استم مليونان قابل للدنيا دا أجي هزارها قابل دروز بون شكو أصلحين يا دروز كان لشر سوريا وعراق وكردستان بقلاني جردستي تعقية كنوا أمانة نانوي خلقي بجي أمانة جياني أن تنهابو خيانوي براستي بلان بداخل وخومان إهمال بوين شطرمان زور ليدا خو فرز بوين برحم بوين خو خور بوين مليك تريمان شكان قدر نعمت ما نزاني خواتي بيكردين خو عميلي كردين فكلا أخذناه بذنبه خوافر لي هر يكو هر قلو هر هوصو هر شارك بتاواني خوي غضب ما ليكرد شون فمنهم من أخذته الصيحة هندي لو قلانا بهوي باو بهوي برزبونوي توزو لموا كويرمان كردنو بايكي تندمان ناردن بو نارد لنا ما بدنكو قومي عاد ومنهم من أرسلنا عليه حاصبا خوافرني هندي كيان بامان بو ناردنو آمان لكنكو قومي عاد ومنهم من أخذته الصيحة هندي كيان بهوي بملرزو زوي لرزوا لنا ما بردن ومنهم من خسفنا به الأرض هندي كيان بردن من بناو زوية وكو قومي قارون وقوم نوح ومنهم من أغرقنا هندك من لناو بردن غرق من قوم نوح وما كان الله ليظلمهم أو أخواي جورستم اللي نكردن خواستم كارنية وما ربك بظلام للعبيد خواستم لكذناك بلام ولكن كانوا أنفسهم يظلمون أو أنا أخويان استمكاربون كواتبر زكان بهي تاوانا وأخوا ومان ليكا أرسلنا عليه حاصبا يا بايت لنا من أبا ومنهم من أخذته الصيحة هنديك بابو ملرزة ومنهم من خسفنا به الأرض بدل ما بناو زويدا هنديك يعني وهروها ومنهم من أغرقنا هنديك من غرق كردن وكو قوم نوح وقوم قارون بدل ما بناو زويا أو هات سر زيو غرق بون كواتبه هوي تشيوا بذنبه أخذنا بذنبه بهوي تاوانوا بابين إما بخومان دابتشينوا خومان تشاكي عيب منزورة براستي بتايبتي حاكم كان من ده صلاة داركاني كرت باكم دعاتان لي بكريت هرچی بلا مصیبت هاتیو بسر ام ملتا ایو بول هموی ایو بول چه بلای خوایی چه بلای دنیایی اوی استبدن ملتا کریت ایو تاوانکی هلا گرن گناحی زور خرابکار خلقیتان کری حرام خوری کرد استویج نین زاهد داری اخا 250,000 كهدار كس لم كردستان دا معاشي تقاعدي بن ديواري اخوة واتكسيك تعين كراو بمدير عام وبوزير ما نجيت 4 مليون 5 مليون هيا لجيان يا مدير عامي نبينيوا لجيان يا وزيري نبينيوا لجيان يا شاخي نبينيوا 250,000 كس بستو حوت صالة بلين 20 طالب لدوزارو سيان ضوا 15 صالة كاكا مالا منالكي بباري حرام فرورداكا ام پاره هی مچخوری داماوه هی امی مچخوره اوان بناوی مدیر عام و وزیر و هل یگرن بوکو کردنوی دنگی خویان اوان ملتش اوای لهات مچخوری داماوی جوای لهات کواتا
دەسەڵاتداران ئەبێ بە خۆیان بستنەوە بەڕاستی ئەبێت تۆبە بکەن ئەبێ پەشیمان بنەوە خەڵکیان تووشی حرام خواردن کرد خەڵکیان کرد بە دوژمنی یەکتری چونکە بەڕاستی ئەگەر دەسەڵاتدار باش بوو لەگەڵ مەلاکانە خەڵکیش باشە بێت اثنان إذا صلحا صلح الناس جميعا دوو چین و توێش ئەگەر چاک بوون خەڵکی هەموو باشە بێت یەکەم الأمراء دەسەڵاتدار دووهەم العلماء زاناکان مەلا لەگەڵ خوایان ڕاستکاو دەسەڵاتدار لەگەڵ میلەتان ڕاستکە بەڕاستی ژیان باشە بێت بۆیە بەڕاستی پێویستە عیبەکانی خۆمان دەستنیشان بکەین عیبی خۆت زانی ئیتر غەیب زانی غیبەتت ناکەن ژنان لەکانی پیرەمێرد دەفەرمێ ڕاستەکە بەڕاستی دەسەڵاتدار باش بێ ئەوەندە لەسەری نانووسرێت ئەوەندە تعلیق و تەشەری لێ نادرێت ئەوەندە باسی ناکرێت غیبەتی ئەوەنە ناکرێت بەڕاستی بۆیە مسلمانەکان زاناکان ئەفەرمون الظلم بتابتي ظلم السلطان أكبر وسيلة لعذاب الله ستم بتابتي ستمي كان بدست قولترين وسيلة بو عذاب إخوة چونك ستم سنتري زوي أقوريت زوي لا ركات ستم زور خطرة ستم بيشواني عدل يعني ريت وراس بويا براستي بيويستا أقاما لخومان بيت گناحكار كم كينوا گناحكار لخومان بتورين لقى توبي نكت سعدي شيرازي شو بوديك بولاي حافظ شو بو زستان بو زقم بو بفر باري بو لنزيكي گندوديكايا صق بلاماريان دا خليك بو بيخون دانوي بو أرس برد هلق للدفاع لخويكا ديكيش بصراكانا خليك أيخون نناسراوة بيني بردكان بستويانا همي بستويانا بردكان لكان بزويكوا السرماية زقمة دستي بس دو بو آسمان فمي پروردگارا أبي خلقي أم گنده چنه خراب بن چنه تاوان بار بن صقو بو بر الله كردون برد بو بطونتو برد بسراوتو بويان صق بر الله بو بويان استلم ولاطيا صق بر الله بناوي إعلام كرد ماكسو NRT2 نيت تي في أمانة بر الله برام كسي قصي حق بك هزار تهمتي بدروز ذكر أبي أمانة بر الله نبن موديل تركيا أنا اللي راح أرزيك حتشي فيلمي تبغى تشكراي تركيا هم يزرع أدالم خلقه ويا براستي وأنا بر الله كلاون من لا تخوا غضبي لا قلتوها لو كنت هيدا مسلمان كان حكمتي زمين لرزا شيا زي بولاريا بوما لرزا بورويا وهاوشي وكاني بوما لرزا شيا روادن لسر آتي قشتي بعام بوها مومان خوا سلمان دي خلقنا مسلمان بندي خوم خوا فرموي لخوتان مغرور نبن اوي ايوه بصدان صال بناتان ناوه لحضارت لشارستاني لبناي برس خوا بيك ثانية همو يروخينت يك ثانية اوي صدان صال وهزار صال دروستان كردوا كيوكي روخان كيوي زمنكو بناتشيا ابو ملرزيا حود درجة بلاي حود بو 20 سنة كيتي بتشوى أيام شهر همي خافور أبو خواي قرب فرمي مغرور مبن أوي إيوة دروستيا كان خوا بلحصيات وعناه ديرو خيانات دوهم لسر آستي تاك بهم يكي لإيما هكا سيك مسؤولي نفسي خويتي بملازر إيايا كم تذكرة للغافلين يا تخسنوي بآقايان وعبرة للناجين بندو آموشقاري بو أواني رزقاريان بو بندو القرن وعقوبة للعاصين سزابو أو تاوان باراني كتاوان ينكر عقوبيا خواي فرورتقار بويا لم كاتزور ناس كدا داوال أخواكم بنا وجوانا كان ليه فارينوا كلكاتي غفلتي بأقايدا أخوي فروردقار نما نقرأت بلا أخوي إن شاء الله أخوي رحمن تبكي أخوي إيمان من سلام تبكي أخوي إصلاحي حامان كي
خوا لە گوناحی باوک و دایکمان خۆش بیت لە گوناحی مردووەکانمان خۆش بیت خوایە شفای نەخۆشەکانمان بیت خوایە شفای نەخۆشەکانمان بیت هەر کەسێ نەخۆش و داما و زەلیلە خوایە شفای بیت بە تایبەتی ئەو ئافرەتەی نەخۆشە خوا ڕەحمی پێ بکەیت یا ڕەبی هەر کەسێ نەخۆشە ڕەحمی پێ بکەیت خوایە بەزەی و بە حاڵمان نابێتەوە خوایە گیان لە گوناحمان خۆش بیت وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی خوایە وڵاتمان ڕزگاکە لەم قەیرانەیە ڕەب العالەمین هەر کەسێک تەماع ئەکاتە خاک و وڵات و شەرەف و ناموسمان خوا لە ناوی بەری خوا بێ حرمەتی بکەیت خوا دوعاکانمان گیرا بکەیت ئەوەی دڵسۆزی خاک و خەڵکە خوا ناجحی کەیت یا ڕەبی ئەوەی خائینە بەرامبەر بە میلەتە خوا بێ حرمەتی بکەیت یا ڕەبی خوا هەرزانی خەتە وڵاتمانەوە خوایە قەرزەران دەفع بکەیت مشکلەی مسلمانان چارەسەر بکەیت هەر کەسێ نیازی خێری هەیە بۆ جێبەجێ بکەیت یا ڕەبی خوایە گیان بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين الحمد لله رب العالمين وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين